کاک حاجی ئێستا چۆن قسەکانمان لە هەمبانە نین اینەکە چۆن بخێنە ناو هەمبانەوە وڵای تر قسەی ئەمڕۆ مەسەلەیمان بۆ بجێڕڕۆ قسەی ئەو هەمانە قسەی ئەم ڕۆزانی چۆنە ئینسان مباشیر نەیکە کابرا دڵی لێت بێشێ ئەڵێ کابرا دوایی خۆی تێگە بخۆ ئەوەی کە دەردێکی بێ یا شتێکی کرد بێ خۆی ئەزانێ لەگەڵ ئەوێتەوی کابرای لەسەر بانێ وێستا بوو بە پیکە قەڵز بوو ئەو کابراایکی هێسری ئاوای لە دۆڵاوێکە فیکەیە کرد نوێی بۆچی لەو تووڕە نابیجوێنایی کاکە من پیکەی خۆمە ناسم کابرایش ئەوەی هەمانەکە ئەو کابرایە دۆم مەبەستمەوەی قسەی ئەمڕۆ مباشیر نەیڵی کابرا ببێ لەسەر بە ماڵ و یا دڵی لێت بێشێ ئەو کابرا هەمانەی زوو دروست دەکرا لە پێ سیمەر نەرم بوو بۆ نان و کولێرە بۆ دەشتەوان یعنی دەڕۆژ 15 ڕۆژ نانی تیا بووە نە کەڕووی هێنا و نەڕەقیژە بوو شێکی سوچیش بوو بەعنی بۆشان ئیتر باوەڕ بێ ئالە و جانتانەی کە ئیسە دروستیەکەن و خەڵی کاتەشانی زۆر لەوانە سوکتر و خۆشتر بوو ئەڵێ جا دۆم ئەو کابرا دۆمە ئاخنا هەر خەڵک دروستیە کرد ئەو مشتوی هینەکەی کلاشەکەی زەردێکە قورسیشە تەوان هینی هەیە وەزنی هەیە ئەو لە ڕۆژێ لە ژنەکەی یاخسبێ ناو هەمانەکە و بە هەمانەکەەوەی کێشا بە ژنەکە ئەوش هاوارێک و کرە بۆ خاتی خوا خەڵکەکە فریام کەونم پیاوە کوشتمی ئەوژەی کورە درۆکە خۆ من بە هەمانە دێم ئەوژەی کوراخە ئەوە منی کوشتۆکەوا لەناو هەمانەکەی ئارە وەڵا براتە سیاسەتی قسەکردنەوەیە کە مشتوەکە بخێتە ناو هەمانێک و کابرا تێگەی وەما عەلە الرەسوولی ئیلا البەلاغ تێژ نەگەی ئەوەی تر کەیفی خۆیەتی با هەروە بێ دەست خۆش بێ وەڵام ماشەڵڵا ئەویش قسەشتی زۆر خۆشە جا نازانم لەگەڵ تۆیان چۆنە ڕاستەکەی بەس وەڵایی باشە ئەلحەمدولێ وەڵایی ئەزانی چی مۆری لێ دەگواک یعنی ئیتر پەشیمان بوونەوە نییە وەڵاتیم بۆ ماڵە بۆ لای نەخۆشە بۆ لای خەڵات لە ڕازی بێ سپاس دەکەین سەلامەت سپاس دەکەین مەمنونین سەلامەت پیاوی چاوە با بڕۆن تەماتە وەڵاگە بە تەماتە بێ ناڵم لێرە بن ئەی سەر و پێ نییە گۆژمەڕ باشە گۆژ دەخۆری و سەعات دوای بانی خەوتن ئەومان بەدڵە ئەومان زۆر بەدڵەوە ڕاستەکە کورە گەزۆ و ڕۆن دۆشاوی گەزۆ باش ئەوانی شعات دۆشاوی گەزۆمان هەیە